پرسیاری 21 ئەڵێ لاری ئەم ڕاستە هێڵە چەندە؟ 8 سین کەم 4 ساد یەکسانە بە سالب 16. ئەمە گوتمان چۆن لاری دەبینینەوە. لاری دەبێ پرسیارەکەی بخەینە سەر شێوازی ئەو یاسەیە ساد یەکسانە میم سین کۆ بە. لێرە میمەکەم چ بوو؟ میمەکەم لاریە. کەواتە ئەو پرسیارەی دەبینێ سەر ئەو شێوازی یاساکەی چ بکەین؟ سادەکەی بەتەنێ لە لاشی بەجێ بێڵین. 8 سین کەم 4 ساد یەکسانە بە سالب 16. کەواتە لێرە سالب 4 سادەکە وەکو خۆ. ئەو 8 سینەی دەگوازینەوە دەبێتە چ؟ سالب 8 سین. سالب 8 سین کەم 16. ئەوجا چ دەکەین؟ ئەگەر دیقەت دەی لە پێش سادەکە چمان هەیە؟ سالب 4 مانەیە. کەواتە هەمووی دابەش سالب 4 دابەش سالب 4 دابەشی سالب 4. لێرە تەنها چ دەمینێتەوە؟ ساد یەکسانە سالب دابەش سالب دەکاتە موجب 8 دابەش 4 دەکاتە چەند؟ دەکاتە 2 سینەکە وەکو خۆ نووسینەوە. سالب دابەش سالب دەکاتە چ؟ دەکاتە موجب 16 دابەش 4 دەکاتە چەند؟ دەکاتە 4. کەواتە هینامە سەر شێوازی یاساکەی. بەڵێ ساد یەکسانە میم سین کۆ بە. میمەکەم چەندە؟ 2. کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری 22 ئەڵێ هاوکێشەی لاری یەکتر بڕین بۆ ئەم ڕاستە هێڵە چییە کە بە دوو ئەم خاڵەدا دەڕوات. ئەتوانین چ بکەین؟ لارێکی بدۆزینەوە پاشان لە یاساکەی دادەین یاسای دانینەوە و هاوکێشەکە بدۆزینەوە. بەڵام ئەتوانین بە شێوەی پاسەدانیشی کارەکەین. بە هەمان شێوە دەین چ دەکەین؟ ئەو خاڵانە لەو هاوکێشانە دادەنین. کام هاوکێشە پاسەدانی کرد ئەوە دەبێتە وەڵام. بەڵام هەردوو خاڵی دەبیدانی ئاگادار بە. سەرەتا ئێرە چیە؟ سین ساد سین ساد. کەواتە چ دەکەین؟ دێین تاقی دەکەینەوە بزانم ئایا دەبێتە وەڵامی ڕاست یاخود نا. لێرە ئەتوو دەبی هەموو هاوکێشەکان تاقیەوە کە بزانین لە کامی دەبێتە وەڵامی ڕاست. بەڵام لێرە لەوەی ڤیدیۆکە درێژ نەبی لێرە دی وەڵامی ڕاست. ئەمە تەنها دی تاقی دەکەینەوە. ساد یەکسانە بە سین کۆ 2. سەرەتا و جووتە ڕێکخراوی بەکاردین. لێرە چەندە؟ سادەکەم چەندە؟ سالب 2. بەڵێم سالب 2 یەکسانە. سینەکەم چەندە؟ سینەکەم سالب 4 سالب 4 کۆ 2. سالب 2 یەکسانە بە لێرە سالب 4 کۆ 2 ئەڵێم چ ژمارەی گەورەکەم بچووک ژمارەی گەورە چەندە؟ 4 کەم 2 دەکاتە 2. ئایا 4 گەورەتریان 2 4 گەورەتر نیشانەکە چی؟ سالب. کەواتەوە پاسەدانی کرد. ئەو جارە ئەو خاڵی دابنێ. ساد یەکسانە بە سین کۆ 2. سادەکەم چەندە؟ 4 یەکسانە بە سینەکەم چەندە؟ 2 کۆ 2 یەکسانە بە چەند؟ 4 یەکسانە بە 4. بەڵێ کەواتە ئەوەش پاسەدانی کرد. کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 23 داوای هاوکێشەی گۆڕانی ڕاستەوانە دەکات. سادەکەیدا دەڵێ چەندە؟ 24 کاتێک سینەکەش یەکسامی بە 2. بە هەمان شێوەزە توانیت چ بکەی؟ ئەوەش بە ڕێگای پاسەدان شکار بکەی. هیچ جیاوازیەکی نییە. ئەگەر ئەوەش بە ڕێگای پاسەدان شکار بکەین لێرە دی وەڵامی ڕاستە. وەرە با لە دی دانین. سادەکەت چەندە؟ سادەکەت 24 ئەوە 24 یەکسانە 12 وەکو خۆ بنووسەوە. لە شوێنی سینەکەی چەند دادەنێم؟ 2 دابنێ. 24 وەکو خۆ یەکسانە بە 12 جارانی 2 دەکاتە چەند؟ 24. ئەوە وەڵامی ڕاست. وەرە لە سی دانێ بزانین سی بیتە وەڵام. ساد چەندە؟ 24 لێرە 24 یەکسانە 48 لە شوێنی سینەکەی چەند دەنووسین؟ 2 جاران 48 یەکسانە بە 24 نەخێر ئەوەش نابێتە وەڵام. وەرە لە بی دابنێ ئەی دابنێ. کەواتە تەنها دی دەبێتە وەڵامی ڕاست. بە یاساکەش بەکاربینین. یاسای گۆڕانی ڕاستەوانە ئەڵێ چ ساد یەکسانە بە چ؟ هاوکێشەی گۆڕانی ڕاستەوانە ئەڵێ ساد یەکسانە بە کاف سین. لێرە چمان هەیە؟ ئەمە نرخی سین و سادەکەمان هەیە. لە شوێنی سینەکەی چەند سادەکە چەند دادەین؟ 24 یەکسانە کاف یەکسانە بە چەند؟ سینەکەمان چەندە؟ 2. لێرە هەردوو لێ دابەش 2 دەکەین. 2 دابەش 2 24 چەند تێدایە؟ 12 یەکسانە بە چ؟ کاف. ئەمە کافەکەمان دیتەوە دەین لەو هاوکێشەی دادەنین. سان یەکسانە بە کافەکەمان چەندە؟ 12 سین بە کامە ڕێگای هەل دەکەی؟
ئاسایە گرنگەوێ بگەی وەڵامی ڕاست. دووسیاری 24مانەیە ئەڵێ کام ڕاستە هێڵ تەریبە بە ڕاستە هێڵ ساد یەکسانە بە 6 سین. مادەم ئەڵێ تەریبە گوتمان کەینی دوو ڕاستە هێڵ تەری دەبن ئەگەر ئەنجامی لێکدانی لاریەکانیان بکاتە چەند؟ ئەنجامی لێکداری لاریەکانیان بکاتە هەمان لاری، واتە لاریان یەکسان بێت. لێرە لاریم چەندە؟ تەمان دەبی بینی سەر و شێوازی یاسای ساد یەکسانە میم سین کۆ بە. لێرە لاریم چەندە؟ 6. کەواتە دەبی لە یەکێک لەو ڕاستە هێڵانەش بە هەمان شێوە چبی لاریم 6 بی. لێرە گەر دێقەت لێ سەر و شێوازی یاسای نییە، لێرە دەبی سادەکەم بە تەنێ ببینیتەوە. لێرەگە سادەکەم بە تەنێ ببینیتەوە دەبی چ بکەم؟ ئەو 6 سینەی بگوازمەوە. ئێستا ئەو 6 سینەی بگوازمەوە دەبتە چ؟ ساد یەکسانە بە ئەو 6 سینە بوو بێتەوە لایە دەبتە چ؟ دێتە سالب 6 سین یەکسانە بە عەفو کەم 12. ئێستا لەسەر ئەو شێوازی یاسایە بەڵێ لارێکم چەندە؟ لێرە 6 سالب 6. لێرە چەندە؟ موجب 6 کەواتەوە نابێتە وەڵام. دیسان ئەگەر بینمە سەر شێوازی یاساکە چونکە لەسەر شێوازی یاساکەی نییە ئەڵێم چ ساد یەکسانە بە ئەو موجب 6 سینە بستە و لای بتێت چ؟ سالب 6 سین کۆ 12. لێرەش لارێکم چەندە؟ سالب 6. وەرە سی تاقیکەوە سی یەکسانە ئەو سالب 6 بوازەوە بتێت چ؟ 6 سین کۆ 5. لێرە لاریم چەندە؟ 6. کەواتە لاریان یەکسانە؟ بەڵێ کەواتە دەبی چبی؟ سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 25م هەیە ئەڵێ چ هاوکێشەی لاری خاڵ بۆ ئەو ڕاستە هێڵێک بنووسە. لێرە چی دایتەمە؟ لاری دایتەمە ئەوە لاری لەگەر خاڵەکی دایتەمە. ئەڵێ چ بکە هاوکێشەی لاری خاڵم بڵۆ دروست بکە. هاوکێشەی لاری خاڵ چیە؟ ساد کەم سادێک یەکسانە میم کەوانە سین کەم سین یەک. لێرە ئەوە سین یەکە ئەوش سادێکە تەنها لە هاوکێشەکەی دادەنیەوە هیچ کە ناکەین. سادەکە وەکو خۆ. لێرە چ بکە؟ لە سینێک و سادێک پێچاوانەی نیشانە وەرگرە ڕاستە و خۆ. سادێکە چەندە؟ سادێک چەندە؟ موجب 7 کەواتە پێچاوانەی موجب 7 سالب 7 یەکسانە بە لاری چیە؟ سالب 8 وەکو ڕاستە و خۆ دانێەوە دەستکاری نیشانەی مەکە کەوانە سینەکە وەکو خۆ. سینێکمان چەندە؟ سالب 11 پێچاوانەی نیشانە وەرگرە چەندە؟ موجب 11 کەواتە کۆ 11. کەواتە وەرە بزانە کامە دەبێتە وەڵامی ڕاست کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. ئەو جاری پرسیاری 26مان هەیە ئەڵێ چ باو لەو کۆمەڵە پێدراوە بدۆزەوە. وەرە تەماشاکە کامە ژمارە لە هەمووان زۆرتر دووبارە بووە ئەو دەبێتە باو. 4 14 21 لێرە گەر دێقەت دەی 21مان هەیە 21مان هەیە بە هەمان شێوە 21مان هەیە. چیتکەمان هەیە 24 و 24مان هەیە. لێرە 21کە 3000 دووبارە بوویتەوە بەڵام 24کە دووجا. کەواتە کامە زۆرترین جار دووبارە بیتەوە 21 کەواتە 21 دەبێتە وەڵامی ڕاست کە دیە. پرسیاری 27 ئەڵێ بەرزترین چواریەک بۆم کۆمەڵە پێدراوە بدۆزەوە. کۆمەڵێک ژمارەی دایتێت و دەیسی دەکەی ژمارەکان لە بچووکە و لە گەورە ڕیز دەکەی. کە ژمارەکان لە بچووکە و لە گەورە ڕیز کرد ئەو زادی چ دەکەی؟ لێرە ژمارەکان دەکەیە دوو کۆمەڵە. لێرە 1 2 3 4 5 ژمارە لەو لای 5 ژمارەش لەو لای دوو ژمارەش دەکەوێتە ناوەڕاستی. بزانم کامە بەرزترین چواریەکە. ئەمە گوتمان چیە؟ بچووکترین ژمارە پێوترێت چە؟ بچووکترین بەها. ئەدی گەورەترین ئەوە گەورەترین بەهایە. ئەدی لە دوو بچووکترین بەها چ بوو؟ نزمترین چواریەک. لێرە نزمترین چواریەکمان چەندە؟ 13 ئەگەر هاتوو داوای کرد بە. ناوەڕاستەمان چەندە؟ 15 کۆ 8 یەکەین دابەشی دوویەکەین. بەرزترین چواریەکمان چەندە؟ لێرە دوو ژمارە لەو لای دوو ژمارە لەو لای. بەرزترین چواریەکمان چەندە؟ 21 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 28مان هەیە کام وێنە ڕوونکردنەوەی چاکترینیانە بۆ گۆڕانی ڕێژەی دەرچوونی قوتابیان لە ماوەی 3 ساڵ. ئەم پرسیارە زۆربەی ساڵەکان دێتەوە مادەم باسی کاتی کردیا ئەڵێ چە گۆڕان بۆ ڕێژەی دەرچوونی قوتابیان لە ماوەی 3 ساڵ کەواتە چی وەڵامەکە هێڵی ڕوونکردنەوەی سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 29مان ئەڵێ چ پەیوەستیەک هەیە لە نێوان ژمارەی کاتژمێرەکانی فڕینی فڕۆکەیەک و ژمارەی ئەو کیلۆمەترانەی کە بڕیوێتی. پەیوەستی سالب موجب خەڵە ڕوونکردنەوەکەی پەستی پەیوەستی نییە. ئەڵێ چە ژمارەی کاتژمێرەکانی فڕینی فڕۆکەیەک واتە تارێک لۆ نمونە ئەگەر 5 ساعت بفڕی ئەڵێ ژمارەی ئەو کیلۆمەترانەی کە بڕیوێتی واتە ئەتوو چەندی
زیاتر تیارەکە بفڕی ئەوە ژمارە کیلۆمەترەکان چ لێ دێنێ ئەو زیادەبی واتە هەردوو کۆمەڵەکە پێکەوە زیادەبی کەواتە چ پەیوەستەکە موجەبە گوتمان پەیوەستی موجەب هەردوو کۆمەڵەکە بێکەوە زیاد دەکا یاخود بێکەوە کەم دەکا بەڵام پەیوەستی سالب چییە یەک کەم دەکا یەک زیاد دەکا پەیوەستی نییە واتە پەیوەندی بێکەوە نەبێ. پرسیاری سیم هێڵێ ڕوانگەی کەشناسی بە ڕێژەی 15 پێشبینی دەکات کە سبەی باران بارێت ئەگەری چەند دەکە باران نەبارێت گوتمان لەو شێوازە پرسیاران ئاگادار بە لە نیشتیمانی داوای چ دەکا وەڵامی دەی بە دەی داوت لێ دەکە لێرە تەماشا دوو هەڵبژاردن بەدەی درراوە کەواتە یان ئەی ڕاستیان بی هەڵێ چەند 15 کەواتە وەرە چ بکە 100 کەمی چەند دەکەین 15 دەکاتە چەند 100 کەم 15 دەکاتە 85 وەرە بکە دەی ڕاستەخۆ ئەو سەتای بکە سەفر و فاریزە چەند 85 کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری سیوێکمان هەیە ئەڵێ چ باوەڕ بەردەزارێک و پارچەدراوێکی کانزایی فڕێدا ئەگەری چەندە کە ژمارەیەکی گەورەتر لە 4 لەسەر بەردەزارە دەرەبکەوێت و 6 لەسەر پارچەدراوەکە ئەمە بچمان پێویستە بۆشایی نمونەمان پێویستە نمونە چ بەردەزارەی فڕێدا ئایا بەردەزار چەند ئەگەری هەیە 6 ئەگەری هەیە واتە 1 تا 6 ئەی پارچەدراوی کانزایی دوو ئەگەریان شێر دەردەچی یان خۆت دەردەچی کەواتە ئەو دوو بۆش ئەو دوانە لێکدانی یەکتری دەکەین دوو جاران 6 دەکاتە چەند دەکاتە 12 کەواتە ئەمە 12 ئەگەرمان هەیە کەواتە ئەمە ژێری کردەکەمان چەندە ژێری کردەکەمان 12 سەری کردەکەی نازانین سەری کردەکەی ئەڵێ چ ژمارەی گەورەتر لەسەر دەرچی لە 4 لەسەر بەردەزارەکە ئەڵین ئەگەری ژمارەی گەورەتر لە 4 ژمارەی گەورەتر لە 4 یەکسانە بەردەزار خۆی چەند ئەگەری هەیە 6 یان 1 یان 2 یان 3 یان 4 یان 5 یان 6 ئەڵێ چ گەورەتر لە 4 گەورەتر واتە 5 و 6 کەواتە 5 فاریزە 6 چەند ئەگەرە 2 ئەڵێ چ ئەوجارەی ئەگەری ئەوەی کە شێر لەسەر پارچەدراوەکەوی شێر یەکسانە ئەمە چەند شێر دەردەچی یان خەت دەردەچی یان شێر کەواتە چەند ڕووداوە یەکە ئەوە یەک لێرە چ دەکەین وەرە جارانی کە دوو جارانی دەکاتە چەند دەکاتە 2 کەواتە ئێرە چەندە سەری کردەکەی 2 ئەگەر دقت لێرە وەڵامی تێدانە بەڵام بە بیسکەی سادە بکە ئاگادار بە 2 دابەش دەکاتە 1 12 دابەش 2 دەکاتە 6 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست 1 لەسەر 6. پرسیاری 32 ئەڵێ سێ پارچەدراوی کانزایی فڕێدرا ئەگەری تەنها دوو شێر بدۆزەوە ئەمە لێرە ئەوەی گرنگە کە قوتابی کێشەی لێ هەیە بۆشایی نمونونەکەی نازانی بۆشایی نمونونەکەی بنووسی ئەڵێ چە سێ پارچەدراو کەواتە ئەگەر سێ پارچەدراوەبی جاری یەکەم ئەگەری هەیە شێر دەربچێ جاری یەکەم جاری دووەم جاری سێم ئەوجا کوو بۆشایی نمونونەکەی دروست دەکەی سەرەتا چ دەکەی تەنها شێری یەکەم دەکەی خەت شێرەکەی وەک خۆنووسەوە شێری دووەم و سێم ئەوجا شێرەکەی بنووسەوە ئەوجا تەنها شێری دووەم بکە خەت ئەها لێرە شێری یەکەم دەکەی خەت ئەوجا شێری دووەم دەکەی خەت ئەوجا شێری سێم خەت شێر ئەوجا شێر وەکو خۆ شێر ئەوجا سێمەکەی دەکەی خەت ئەها جاری یەکەم تەنها شێری یەکەمان کردە خەت جاری دووەمی دووەم جاری سێم و سێم ئەوجا هەمووی دەکەینە خەت ئەوجا جاری یەکەم تەنها شێرەکەی خەتەکەی دەکەی شێر خەت ئەوجا ئی دووەم خەت شێر خەت ئەوجا ئەوەی سێم خەت شێر ئەوجا دێن چ دەکەین ئەڵێین ئەگەری تەنها دوو شێر یەکسانە ئەمە بزانین چەند ڕووداومان هەیە ئەوە یەک هەرسێکی بێکەوە حساب دەکەین 1 2 3 4 5 6 7 8 کەواتە ژێرەی کەرتەکەمان چەندە 8 ئەوجا ئەڵێ چ تەنها دوو شێر وەرە بزانە
ئەوە یەک تەنها دوو شێر، ئەوە دوو، ئەوە سێ. لەو سێ ڕووداوەی دوو شێری تێدا، ئەوە تەنها دوو شێر، کەواتە ئەوە سێ شێرە نابی، ئەوە خەتە نابی، ئەوە یەک شێری تێدا، ئەوە یەک تێدا، ئەوە یەک تێدا، کەواتە چەند ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ، کەواتە ئەڵێن چەند؟ 3/8، کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 33 ئەڵێ چە؟ دوورەگەیەک 8 تۆپی سوور، ئەوە 8 تۆپی سوور، چەند تۆپی شین؟ دوو تۆپی شین، ئەوە دوو تۆپی شین. ئەڵێ دوو تۆپ لە دوورەگەیەک لە دوای یەک بێگەڕانەوە، مادام وشەی بێگەڕانەوە هات، ئەوە دوو ڕووداوی چنە بەستراون، ڕووداوەکان کاریگەریان هەیە لەسەر یەکتری. ئەڵێ ئەگەری چییە کە یەکەمیان سوور بێت، دووەمیان شین بێت. ئەڵێ ئەگەری سەرەتا چە دەزوینە؟ سوور، ئەگەری سوور. چەند تۆپی سوورمان هەیە؟ ئەمە 8 تۆپی سوورمان هەیە، ئەوە 8 لەسەر چە؟ ژمارەی هەموو تۆپەکان، هەموو پێکەوە چەند تۆپە؟ لێرە 8 لێرەش 2، ئەوە 10، کەواتە ئەگەری سوور دەکات 8 لەسەر 10. ئەتوانین کوردی دەکەینەوە، کەواتە کوردی دەکەینەوە بەسەر 2، 8 چەند دوو تێدایە؟ 4، 10 چەند دوو تێدایە؟ 5، کەواتە دەکاتە چەند؟ 4 لەسەر 5. ئەو جارەی ئەگەری چ دەبینینەوە؟ ئەو جارەی ئەگەری شین، ئەڵێ دووەمیان شین، ئەگەری شین. یەکسانە. ژمارەی گشتی تۆپەکەمان چەند بوو؟ 10 بوو، بەڵام ئاگادار بە لە جاری دوم نانووسیدا، لەبەر چە؟ ئەڵێ بێگەڕاوەنەوە، ئەتوو تۆپەکەت لە سوورەکان ڕاکێشەیە، کەواتە ژمارەی گشتی تۆپەکان کەم بووینەوە، بووینە چەند تۆپ؟ بووینە 9 تۆپ. چەند تۆپی شینمان هەیە؟ 2، کەواتە دەنووسین 2 لەسەر 9، ناتوانین کوردی بکەینەوە، کەواتە چ دەکەین؟ ئەگەرەکان جاران دەکەین، ئەگەری سوور و شین جاران دەکەین، ئەڵێن ئەگەری سوورەکان چەندە؟ 4 لەسەر 5 جاران، ئەگەری شینەکان چەندە؟ 2 لەسەر 9. یەکسانە. دوو جاران 4 دەکاتە چەند؟ 8، 5 جاران 9 دەکاتە چەند؟ 45. لەوە زیاتر ناتوانین سادە بکەین، کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست، 8 لەسەر 49. پرسیاری 34 هەیە، ئەڵێ چە؟ چێوەی 8 لای بەرامبەر بدۆزەوە. ئەو وێنێمان هەیە، ئەو 8 لایە، ئەڵێ چ بکە؟ چێوەکەی بدۆزەوە. دێین ئەمە مادەم داوای چێوەی کردەوە، یاسایەکمان هەیە، ئەڵێ چە؟ چێوە یەکسانە نون جارانی لا. نون چییە؟ نون ژمارەی لایە. چەند لا چییە؟ درێژی لایە، کەواتە ئەڵێم چێوە یەکسانە، نونەکەم چەندە؟ چێوەی چەند لای 8، کەواتە ئەڵێم 8 جاران. لا چەندە؟ ئەمن لام نییە، بەڵام ئەوەی کە لێ وێنەکەی دایە لێرە چییە؟ تیرەی دایدێت و بەڵام ئەمن لام نییە، کەواتە لێرە ئەمن دەبی لای کوب دۆزمەوە. ئەگەر تەمەشا بکەی لێرە ئەمن دەبی بە واستەی یاسای فیساگۆڕس ئەو لای بدۆزمەوە. لایەکەی کو دەدۆزیەوە؟ ئەتوو لە یاسای فیساگۆڕس پێویستێت بە چییە؟ سێگۆشەیە، دەبی سێگۆشەیەکی لێرە دروستکەی. لێرە ئەگەر ئەوەی بە یەکتری دەگەیەنین، ئەوەی کە بە یەکتری گەیاند، لێرە سێگۆشەش لۆ دروست دەبی، ئەتوو پێویستە سێگۆشەیەکی لەناو ئەو چەند لایە دروستکەی، لۆەوەی بە واستەی یاسای فیساگۆڕس لای بدۆزیەوە. لێرە چت هەیە؟ گۆشە وەستاوت هەیە، گۆشە وەستاو. ئەمە لێرە کەواتە لێرەش چییە؟ لێرەش بە هەمان شێوە سێگۆشەیە. لێرە ئەوە چییە؟ ئەوە تیرێ چەندە؟ 6.5، کەواتە ئەوەش بە هەمان شێوە هەر تیرەیە، کەواتە ئەو لێر چەندە؟ 6.5. 6.5. ئەمن ئەو پارچە لای ئەدۆزمەوە بە واستەی چە؟ یاسای فیساگۆڕس، کەواتە من ئەو لایم 6.5، لێرەشم 6، تەنها ئەو پارچە دەبینمە، ئەو پارچەی دەدۆزمەوە. ئەڵێم چە؟ ژێ تواندوو، ئەوە یاسای فیساگۆڕسە، ژێ تواندوو یەکسانە بە چ؟ لا تواندوو، لا تواندوو کۆ لا بەتوانی 2. ئەمە ژێکەمان چیە؟ لێرە گۆشەی وەستاومان هەیە، هەمیشە ژێ بەرامبەر گۆشەی وەستاوە، کەواتە ئەوە ژێکەمانە چەندە؟ 6.5. هەڵێن 6.5 تواندوو یەکسانە لا تواندوو لایەکەمان چەندە؟ 6، هەڵێن 6 بەتوانی 2 کۆ ئەو لایەمان نییە،
کەواتە نووسین لە بەتوانی 2 6 بەتوانی 2 با لێرە 6.5ەکەی توان دووکەین سەرەتا پۆینتەکەی لا دەین 65 لێکدان 65 5 جاران 5 دەکاتە 25 2 بەدەست 5 جاران 6 30 دوشمان هەیە 32 ئەو جەخانەی بەجێ دێڵین هەڵین 6 جاران 5 دەکاتە چەند دەکاتە 30 0 3 بەدەست 6 جاران 6 دەکاتە 39 سێشمان هەیە 6 جاران 6 دەکاتە 36 عفو بە 39 کەواتە هەڵین 39 0 کۆ 5 دەکاتە 5 0 کۆ 2 دەکاتە 2 9 کۆ 3 دەکاتە 12 2 2 1 بەدەست 3 لەگە 1 دەکاتە چەند دەکاتە 4 چەند خانەمان پاشفاریزە بوو 6.5 6.5 یەک خانە دوو خانە کەواتەڵین 42.25 کەواتەڵین 42.25 یەکسانە 6 بەتوانی دەکاتە چەند دەکاتە 36 کۆ لا توان 2 ئەو جارێ دەبێت بکەین لاکەی بەتەنێ بەجێ بێڵین ئەوە لا لە شوێن لێرە دەنووسین لا توان 2 یەکسانە 36 لە شوێنی خۆی 42.25 دەگوازینەوە دەبێتە سا لە 42.25 لا توان 2 یەکسانە بە 36 کەم 42.25 با لێرە ئەنجامی بدەین 42.25 کەم چەند 36 فاریزەکەی دانێ و لێرە چی 0 0 5 کەم 0 دەکاتەوە 5 2 کەم 0 هەر دەکاتەوە 2 فاریزە 2 کەم 6 نابیەکی لەوەی قەرز دەکەین دەبتە 3 ئەو دەبتێت 12 کەم 6 دەکاتەوە 6 ئەو دەکاتە 0 کەواتە 6.25 لێرە توان 2 دەبێت بکەین بۆ وەرگرتنی ڕێک لە هەردوو لە کەواتەڵین ڕەجی لا توان 2 ڕەژی 6.25 توان لەگە ڕەجی دەڕۆ تەنها لا دەمینێتەوە لا یەکسانە ڕەجی 6.25 ئەمە لێرە چونکە ژمارەی پۆینتە نازانین ڕێگەکەی چەندە بەڵام ژمارە شەشەکەت لە چ نزیکە لە چ ژمارەێک نزیکە کە ڕەجیەوی لە چەند نزیکە لە 4 ڕەجی چاری چەندە ڕەجی چاری دەکاتە 2 کەواتە بە نزیکەی دەکاتە چەند 2.5 ئەو لایەکە دیتۆ چەندە 2.5 ئێرە چەندە ئەو پارچەیە 2.5 بەڵام ئەو پارچەم نەدەیتەوە بەڵام مادەم ئەو پارچەی 2.5 بکەوە دێرە چەندە هەر 2.5 2.5 دەکاتە چەند دەکاتە 5 کەواتە ئەو پارچە هەمووی ئەو لایە هەمووی دەکاتە چەند دەکاتە 5 ئەو جا ئەڵێم چێوە یەکسانە 8 چارانی لایەکەمان چەند بوو 5 یەکسانە بە چەند 40 کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 35 مانەی ئەڵێ چە پەیوانەی چەقە گۆشەیەکی نۆلایەکی ڕێک بدۆزەوە پەیوانەی چەقە گۆشە یەکسانە بە چە 360 لەسەر نون چیە ژمارەی چەند لایەکەیە چەند لایە ئەڵێ 9 کەواتە ئەڵێم یەکسانە 360 لەسەر چەند لەسەر 9 یەکسانە 36 دا بە 9 دەکاتە چەند دەکاتە 4 سفرەکەش بینە خوارێک کەواتە چل دەبێتە وەڵامی ڕاست کە دەکاتە بی پرسیاری 36 مانەیە ئەڵێ درێژی دوو لای سێ گۆشەیەک بریتە لێ 12 سانتیمەتر و 18 سانتیمەتر کە ئەو پرسیارە هەموو ساڵێ دێتەوە ئەو مەودای بدۆزەوە کە لە توانەدای بۆ لای سێم ئەمە چ دەکەین سەرەتا ئەڵێن چ ژمارەی گەورە کۆ ژمارەی بچووک 18 کۆ 12 دەکاتە چەند دەکاتە 30 ئەو جا ئەڵێن چ ژمارەی گەورە کەم ژمارەی بچووک 18 کەم 12 دەکاتە چەند دەکاتە 6 کەوات ئەڵێن چ سین گەورەتری ئەەکەین سین گەورەترە لە چە لە ژمارەی بچووک ژمارەی بچووک چیە 6 لێرە 6 ئەنووسن ئەو جا سینەکەم چیە بچووکترە لە چ لە ژمارەی گەورە سین بچووکترە لە چ لە ژمارەی گەورە ژمارەی گەورەکەم چەندە 30 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 37م هەیە ئەو وێنەی دایتەمە ئەڵێ چە
لەو وێنەی بەرامبەر ئەو دووسێ گۆشەی دایتەمە ئەڵێ دووسێ گۆشەی هاوشێوەنە دووسێ گۆشەکە کامانە نەگەر دقەت ئەو سێ گۆشەیەک ئەوە سێ گۆشەیەک ئەمە ئەو وێنەی مادەم ئەڵ دووسێ گۆشەنە لە خۆمان دەکەینە دووسێ گۆشەی جودا سەرەتا ئەو سێ گۆشە گەورەی هەمووی بەتەنێ ئەو سێ گۆشە گەورەی ئەو وێنەکەمان کردیە بە لام نون ئەو مەسافەی چەندە 4 ئەدی ئەو مەسافەی هەمووی چەندە ئەو مەسافەی بەتەنێ سادە ئەدی ئێرە چەندە ئەو هەندە ئەوە 8 کەواتەڵێن چ ساد گۆ 8 پاشان ئەو سێ گۆشە بچووکەی ئەو سێ گۆشەش بە زیادەکەین لۆ یاسانتربی ئەو پارچە چەندە 10 ئەوەتە ئەو پارچە چەند بوو 8 کەواتە داوای چی کردووە داوای سادەکەی کردووە کەواتە من چ دەکەم دێم ئەڵێم ئەو پارچە لەسەر ئەو پارچە ناوی بڵێ ئەو پارچە لەسەر ئەو پارچی لێرە چ وەرگرت ئەو پارچە وەرگرت کەواتە ئەڵێم 14 لەسەر چەند لەسەر ئەو پارچە چەندە 10 یەکسانە ئەوجا ئەو پارچی وەردەگرم کە چییە ساد کۆ 8 لەسەر چەند لەسەر 8 ئەوجا لێرەگە دقەت کوڕکردنەوە هەیە بەسەر دوو 14 چەند دوو تێدا 7 10 چەند دوو تێدا 5 ئەوجا چ دەکەم دوولاو دوونێوانی دەکەم دوولاو دوونێوان 7 جاران 8 5 جاران ساد کۆ 8 5 ئەنووسم 5 جارانی چ ساد کۆ 8 ئاگادار بە دەبی کەوانەکەی دابنێ ساد کۆ 8 یەکسانە بە چ 7 جاران 8 دەکاتە چەند دەکاتە 56 کەواتە ئەو 5 جارانی هەردووچی دەکەم ناو کەوانەکەی 5 جاران ساد 5 ساد کۆ 5 جاران 8 دەکاتە چەند دەکاتە چل یەکسانە بە چەند 56 5 سادەکە لە شوێنی خۆی یەکسانەکە لە شوێنی خۆی 56 لە شوێنی خۆی ئەو موزە بچلەی دەگەمەوە دەگوازمەوە دەبتە سالب چل 5 ساد یەکسانە بە 56 کەم چل دەکاتە چەند دەکاتە 16 هەردوو لای دابەشی 5 ساد یەکسانە بە چەند 16 لەسەر 5 وەرە تەمەشاکە ئەو وەڵامی تێدانی دەوێت دیسان بکەی پوینت ئەو حەزیێتە شەر بچێشی وەرە 16 دابەش 5 کە 16 دابەشی چەندی دەکەین دابەش 5 16 چەند 5 تێدا 3 جاران 5 دەکاتە چەند دەکاتە 15 16 دەکەم 15 دەکاتە چەند 1 5 تێدا نەخێر پوینتەشی دانی و سفرەشی لە خوارێ زیادکە 10 چەند 5 تێدا 2 جاران 5 10 کەواتە وەڵامەکەمان 3.2 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست